ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە خێمشەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر قۆناغیشی دری چارەسەری لە عێراقدا. لە ئێستادا جموجوڵ بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانی عێراق کە تا ڕادەیەک بە بنبەست گەیشتووەوە زۆر کەس ناوێنێت چەق بەست و دەستی پێکردووە. جوڵەیەکی سیاسی هەیە لە بەغدا لە نێوان لایەنە سیاسیەکان بە ئاراستەی کرانەوە بە ئاراستی چارەسەرکردنی و دۆخی کە دوای چەندین مانگ لە بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن و هەروەها دیاریکردنی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و دەست بەکاربوونی ئەندامانی نوێ ئەنجومەنی نوێنەران، بەڵام نە حکوومەتی نوێ عێراقی پێکاتووە نە سەرۆکۆماری نوێ عێراق دیاری کراوە. ئاراستەکان بەوەیە کە دۆخی عێراق بەرەو چارەسەری ببرێت. لە نێو ماڵی شیعە هەوڵ هەیە، لە نێو ماڵی سونەکان بە ئاراستەیەکی دیکە هەوڵ هەیە. کوردیش جموجوڵێکی فراوانی دەست پێ کردووە بە دڵنیایەوە ئەمانە هەمووی بە پشتیوانی وڵاتانی هەرێمایەتی و هەروەها ئەمریکا کە لە عێراقدا بوونی هەیە. هەڵوێستی شیعەکان تا ئێستا بە ئاراستەی پێکەنانی حکوومەت و کرانەوەی ئەو چەقبەستوێت چۆنە. لایەنی سونەکان بە گشتی تا چەندە گەشتبینن بە دۆخی داهاتووی عێراق و بە دروستکردنی حکوومەتی ئایندەی نوێ عێراق و ئەوان بە گشتی دۆخیان چۆنە، یەکگرتوون یاخودەوانیش پەرتەوازن. کورد تا ڕادەیەک ڕێکەوتنێک دروست بۆ خەریکە لە نێو ماڵی کورد، بەڵام دەبینین هەر بە جیایەشێتی و پارتی دەچنە بەغدا بۆ چاوپێکەوتن لەگەڵ لایەنەکانی سونە و شیعە. حکوومەتی نوێ عێراق کەی پێک دێ؟ ئەگەر پێک دێ ئاراستەکان بەرەو چارەسەریە یاخود نەخێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم، برای بەڕێزمان دکتۆر تاها محەممەد ئەمین ئەندامی خولی پێشوە ئەنجومەنی نوێنەران لە ستۆدیۆ لەگەڵەوە. بەخێر بێت دکتۆر تاها. هەروەها دکتۆر سەلاحەدین عورەیبی مامۆستای زانکۆ و کەسایەتی عەرەبی سونە کە بە سوپاسەوە جەنابیشیان لە ستۆدیۆکارمان لە شاری کەرکووک لەگەڵمان. بەخێر بێت دکتۆر سەلاحەدین. بەڵێ بە نازانم برادران لە کەرکووکەوە دەست پێ بکەین. باشە، دەستان خۆش بێ دکتۆر. بە ڕوخسەتە دەچمە کەرکووک بۆی لە دکتۆر سەلاحەدینەوە دەست پێ بکەین. دکتۆر سەلاحەدین، یعنی بینیمان دەماوەکانی ڕابردوو بە گشتی لە عێراقدا جموجوڵ زۆر بوو و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک باش بوو، هەندێک جاریش دۆخەکە بەرەو خراپی دەچوو. بەڵام ئەوەی کە ناوی لێدەنرێت دۆخی عێراق دۆخی چەقبەست و بنبەستووە. ئێستا جموجوڵێک هەیە لە بەغدا تا ڕادەیەک لە نێوان لایەنە سیاسیەکان بە ئاراستەی کرانەوە. بە گشتی خوێندنەوەتان بۆ دۆخی عێراق چۆنە؟ فەرموو. زۆر سپاسان دەکەم بۆ بانگێشکردن و میوانداریکردنم بۆ باسکردنی ئەم بابەتە کە گرنگی کێچکار زۆری هەیە بۆ گەلی عێراقی. لە ڕاستیدا بەداخەوە لە دوای هەڵبژاردننی لە دوای ئەنجامدانی هەڵبژاردن و تێپەڕینی چەند مانگێکی دوور و درێژ تا کوێسە چاوەڕوانی تووریستکاییەک ومێدین بۆ پێکێنانی حکوومەتە. وێ ڕای هەموو ئەو نەهامەتیانەی کە ڕوبەڕووی گەلی عێراق بوونەتەوە من لە مەلانی سیاسی ئێمە گەیانێتە ئەمە خاڵەوە کە ئێستا پێی دەوێترێت داخرانی ڕێگەی سیاسی. لە ڕاستیدا و دیالۆگ و گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکاندا چەند مانگێک دەستی پێکردووە. وێ ڕای هەموو هەوڵ و کۆش و سەردانەکانە کرانەوەیەک لێرە ڕووی دەدا و لێرە داخرانێک ڕووی دەدا و بەریەکەوتنی بەرژەوەندە جیاوازەکان نێوان کورد لە سیاسیەکان ئێمەی گەیاندۆتە ئەوەی کەسە پێدوتێ ڕێگایەکی داخراو. ئێستا جۆرێک لە جموجۆڵی سیاسی هەیە، ئەوەش بەو پێیکە ئەو قۆناغی ئەمڕۆ قۆناغێکی هەستیارە. پێشم وایە ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراقی ڕۆیدا سەرەتای هیوایە بۆ پێکێنانی حکوومەت، چونکە ئەوەی کە ئەمڕۆ ڕۆیدا کە بریتی بوو لە پەسەندکردنی یاسی ئەسیاشی خۆراک بەتایبەتی بەدەست پێشخەری هەندێک لە کوتلی سیاسیەوە کە چونەتە ناو پەرلەمان و دەیاندا بۆ یاساکە ڕەنگە ئەوە کرانەوەیەکی سیاسی بێت بۆ دەست پێکردنی دیالۆگێکی هاوبەش لەگەڵ چەند لایەنێکی سیاسی بۆ پێکێنانی حکوومەتە. بەڵام دەڵێن لەوانەیە چونکە هێشتا زۆرێک لە ڕۆتە سیاسیەکان لەسەر هەڵەتی خۆیان ماونەتەوانی هیچ سیاسیشیان نەکرد تا کوێستا. کەواتە بەڕای جەناب و کۆدەنگژی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەبوو، ئەتوانین بڵێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە داهاتوودا بێتە چەقی چارەسەرکردنی کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان؟
نعم هو ما جرى اليوم بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا بە ئەمانەتەوە ئەو قسەیە دەڵێم کە دیمەنی سیاسەکە دیارە هەندێک لە سیاسی لە چۆرچەوەی هەماهەنگی سیاسی چون لەو پەرلەمان و دەنگیان دەبێت لەبەرەوە ئەو یاسایی ئەمڕۆ چارەسەرێکە بۆ کێشێکی ئاڵۆز چکە خەڕنەکە بۆ خۆی یاساکە بۆ خۆی بۆ چاسکردنی کێشێکی ئاڵۆزە کە لە سای پێکنینانی حکوومەتدایە ئەوانیش دەرەک بەوە دەکەن کە ڕەنگە پێکێنان حکوومەت ماوەیەکی زیاتر بەخێنێت بۆیە پەسەندکردنی بودجەش دوا دەکەوێتە لەبەر ئەوە جگە لەو بژاردەیە هیچ بژاردەیەکی تریان لە بەردەمدانە بۆکە ئەو کارتە بەکارهێنن چونکەوە جێگرێت چکە ناکردەوە جێگرەوەی بودجەش بێت بەڵام چارەسەرێکە بۆ ئەم بەردۆخی ئێستا بەڵام ئەمە هەرێکی ترمان پیشان دەدات کە ڕەنگە هەندێک لایەنی سیاسی کە چونەتە ناو پەرلەمانەوە ئەمڕۆ وەڕێکەوەتون لەسەر پەسەندکردنی ئەو یاسایە بەڵام پێویستە هەندێک ئامادەکاری هەبێت بۆ دەستپێکردن دیالۆگ و توێژێکی جدی لەسەر زمینەیەکی نوێ ڕەنگە ئەوە دروستکایەکی وا بێ بۆ ئەوەی کە هەندێک لایەنی سیاسی ڕەنگە سازش پێشکەش بکەن چکەوانە بێ ناتوانێت حکوومەتی عێراقی پێک بهێنین ئەگەر بێت و هەموو لایەنەکان لەگەڵێکتری نەسازیان سازش نەکەن چونکە ئەوەی کەمڕۆ دەبینن ئەوەی کە لایەنە سیاسیەکان هەمان پەیوەستن بە هەڵوێستەکانی خۆیان و دەستبەرداری هەڵوێستی خۆیان نابن ئەوەش دیمەنی سیاسی ئاڵۆزتر کردووە بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ئەوەیە کە کورتە سیاسیەکان دەرکیان بەوە کرد کە ئەوتان لە بەردەم دۆخێکی سیاسی ئاڵۆزدا و شەقامی عێراقیش ئەکوڵێتە ئەوەش پەیامەیە کە بە کورتە سیاسیەکان ئێمە تێبینی ئەوە ئەکەین کە ماوە خۆپیشاندان لێرە و لەوێ ڕۆ دەدات قسەکردن هەیە لە کەناڵ ئاسمانیەکان لە میدیا هەمویان ڕەخنە دەگرێت لە پێک نهێنانی حکوومەت و شکستە گەورانی کە ئێستا لە عێراقدانە هەروەها بوونی حکوومەتێکی کۆتوپەندکراو کە سەلاحیاتێکی ئەو تۆی نییە کە حکوومەتی کاربڕێکەرە ئەمە دیمەنەکەی بە شێوی کێجگار زۆر ئاڵۆز کردووە بۆیە پێم وایە بێت کوت لە سیاسیەکان ئەمڕۆ دەرکیان بەوە کرد کەوتان لە بەردەم تەحەدیەکی گەورەدا کە ڕەنگە ئەگەر بەردەوام بێ شەڕشێکی دووەمی تشرین بەرپا دەبێتەوە خاڵێکی ئێستیارە بۆیە دەبوو بگەنە ڕێککەوتنێک بۆ پاراستنی وڵات بۆ پاراستنی دەوڵات بۆ پاراستی هەندێک لە دەستکەوتەکان چونکە دروستبوونی هەر ململانێکە کە دروست بخواانە خواستە وڵات بەرونەمان دەبات بۆیە پێم وە بێت ئەم کرانەوەیە ئەم بکرانێکە لە پەرلەمان ڕوویدا ڕەنگە کرانەوەیکی باش پێ بە هەوڵێکی تر بەتایبەتی کە زۆرینەی کوتە سیاسیەکان چونە ناو پەرلەمانە و دەنگیاندا بە یاساکە بەڵێ دەست خۆش دکتۆر سەلاحەدین دێمە خزمەت جەنابەت سوپاس دەکەم دکتۆر تا ینی دکتۆر سەلاحەدین ئاماژەی بە کۆمەڵی خاڵی گرنگدا یەشێ لەوانە بیزەبەت ئەوەی کە زۆرێک لە چاودێرانی سیاسی دۆخی عێراق باسی دەکەن کۆبوونەوەکەم ڕێنجومەنی نوێنەران و ئەو کۆدەنجەی کە هەبوو لەسەر ینی کێشەیەکی گەورەویش کە کێشەی ئاسایشی خۆراکە کە بۆ سەرجەم عێراقیەکانە ئەمە بە کرانەوەی دەرگادانێن لە نێوان لایەنە سیاسەکان بۆەوەی کە گفتوگۆ و حیواری داهاتویان درێژە پێ بدەن پێ وایە ئەوەی کە ڕۆدا بە تایبەتی لە نێو ئەنجومەنی نوێنەرانەوە هۆکارێکە بێ و پاڵپشتیەکە بێ بۆ لایەنە سیاسەکان کە جارێکی دیکە بە خۆیاندا بچنەوە و تەنازوو بکەن لە داواکانیان لە بەرامبەر یەک لە پێناو خەڵکی عێراق و گەیشتن بەڕێکەوتن زۆر سپاس دەکەم سڵاو و ڕێزم جەناب و دیوانەکەت و سەرجەم بینەرانی کورسات بەڕاستی ئەمڕۆ ڕەنگە بڵێم خاڵێکی زۆر بچووکە بەنسبەت ئەوەی کە باز لە پرۆسی گشتی سیاسی عێراقەکەی و پێکێنانی حکوومەتەکەی ئەمڕۆ پرۆژە یاسایەک بووە گەر بێت و لایەنەکان ئەگەر باسم لەوە بکەین لایەنەکان بۆ نمونە هەر ئیتارێک هەر چوارچێوەیەک ئەگەر لەگەڵ ئەم پرۆژە یاسایە نەبووە ئەوە استقلالەکەن لە شەقامەیان وت سەرم حیزبانەوەتانێت لەبەر مەسلحەتی گشتی نایانەوێت ئەم پرۆژە یاسایە بڕوات بەڕێکە یعنی بووە مەسەلەن ململانەیەکی سیاسی یا بخۆت وەکو چۆنەڵی ڕکلامێکی سیاسی بۆ خۆیان ئەو لایەنانەی کە دژبەیەکەن بە قەنەعەتی من مەسەلەکە زۆر لە پرۆژە یاسایە گەورەترێکە کۆمەڵێک پاری مۆڵیان هەیە یانەوێت چارچوەیەکی یاسایی بۆ دابڕێژن و هەلو مەرجەکەش گونجاوە کە بۆ چارچوە یاساییە بتوانن ئەو پارەمۆڵی کە هەیەنا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان سەر بکرێت کە بەداخەواڵم ینی لە پرۆژە یاساکە بنەم ڕۆ هەمووی خوێندەوە ئاماژین کەوتویتیان نەبوو کە هەرێمی کوردستان لی سوودمەند بێ ئەمە یەکێک لە خەلەلەکانە بەڕاستی لە داهاتوە بەڵێ طبعاً ئەوە یەکێک لە مشکلەکانەکە هەیە جاگەر سەیری پرۆسە سیاسەکە بکەیت و ینی سوورە گشتەکە بکەین لە پرۆسی سیاسی لە عێراقا ئایا تا ئێستا لێک نزیک بوونەوە هەیە لە بیر و بۆچوونەکان بۆ دروستکردنی حکوومەتی عێراقی نەخێر هیچ لایەنێک تا ئێستا کۆک نییە لەگەڵ لایەنەکەی تر بوو ئەوەی چۆنێتی با بڵێن نەخشەی حکوومەتی داهاتووی عێراقی دابڕێژێت گرفتی لە دوور نەنزیک یعنی شتێک نییە ئێستا هەتاکو گەیشتە ئەوەی کە لایەنەکان باز لەوەکەن
کە یعنی قسە و بڵێن هەڵوێست هەیە کە وردەوردە ئیش بۆ بکرێت کە بڵێن پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە و بڵێن یاسای هەڵبژارنەکان هەموار بکرێتەوە و کۆمەڵی تعدیلاری تر بکرێت لە یاساکە چووکە بەڕاستی ئەمە بۆتە هۆیەوەی کە کۆمەڵێک لە بڵێن هێزەکان کورسی زیاتر بێنن وای کردووە کە ئەم چەق بەسوویە دروست بێ سەرباری هەموو مەسەلەکەی ترکێمە ڕەنگە لە بەرنامەکانی تریشە باسمان کردێ ئەوەیە کە کللتوری سیاسی وردەوردە گۆڕانکاری تیا دروست بووە مەسلەی ئەغلبیە و تەوافقی سیاسی بەڕاستی شتێکی زۆر گەورەیە ئەوەی لایەنە سیاسەکان ترسیان هەیە لەوەی کە ئەگربێت و ڕێگا خۆش بکەن بۆ بڵێن ئەم تەوەجوهە سیاسیە وای لێت کە لایەنێک زیاتر باڵاتر دەستە بەس لە زۆری نەکەی بڵێ جا ئەمە ینی ڕەنگە وەکو بیدایەت شتێکی ئاساییە و ینی وا بڵێن احتیمالە لێ ئەگەر بێت و ڕازی بن لەسەر ئەم تەوەجوهە سیاسیە حکوومەت پێک بهێنرێ بەڵام تۆ حسابی چەند ساڵی داهاتوو بکە ئایا ئەم حکوومەتی کە بە زۆرینە دروست بووە طبعاً ئەمە لە دواییە وردە سەڵات بەسەر جێیشە زیاتر ئەبێت بەسەر کایەکانی تری حکوومەتە زیاتر ئەبێت بەسەر سێکتەرەکانە زیاتر ئەبێت نفوزیان زیاتر ئەبێت وەزارەتیان زیاتر ئەبێت لەبەرەوە کاتە زۆرینەیەک باڵادەسەوە سەر جونگەکان ینی ئەمە ینی نەخشەکە ینی ئەگۆڕێت لەبەرەوە ئەو هێزانەی کە ئێستا نەیارن وردە بنە هێزی زۆر بچوو کە کاریگەریان نامێنێ لەوانەیە دواتر قوانینی تر بێتە پێشەوە بەوەی کە ئەبێت ئیلا چەک لە دەستی حکوومەتە بێ وردە بڵێن میلیشاکان چاک بکرێت یعنی ئەوانەی کە ئەو هێزە سیاسانی کە لەسەر ساحەکان و لەبەری تەنسیقان ئەوان ئەو ڕۆڵیان نەمێنە یعنی ئەمانە هەمووی پێشهاتن کاتێک کە تۆ باز لە فەلسفە سیاسیەکەکەی ئەمە نەتایجەکانێتی دوای چەند ساڵێکی تر جاکەوتە بڵێ بگورە لەم هاوکێشە ئاڵۆزەیە کە جەنابەت ینی وێنات کرد بەڕاستی عراقیەکان ئەوەندە ئیدراکیان هەیە بووی کە ئەم مەترسێ گەورانە بەڕێوەیە بۆ سەریان و زوفریای خۆیان نەکەون کاک هاوڕێ هەر یەکەو بەپی بەرژەوەندەکانی خۆی ئەڕوانێتە مەسەلەکە من بەرژەوەندیم لەمەیانە نایەمە پێشەوە لەگەڵتا ئەو بەرژەوەندی لەم مەسەلە هەیە بە هەموو شێوازێک ئیشی بۆکە و کاری بۆکە هەتاکو قسە لەسەر ئەوەیە کە یەکێ لە سینارەوەکان ئەوەیە کە سەدەری تر پەنابێتەوەی کە شارع بجوڵێنێت کە بێتە سەر هەتاکو ئەمڕۆ زەنگێک لێدرا لە پەرلەمانی عێراقا کە با بڵێن خۆپیشاندەر یاخو خەڵکی ناڕازی بێتە سەر پەرلەمان و پەرلەمان داگیر کە شتێکی وا ڕۆژە ڕوویات چونکە تا ڕادێکی ئەمڕۆ شار دەنگێکی وا دروست بوو لەبەرەوە ئێستا ینی ئاڵۆزیەکان زۆر فراوانە هەتاکو ئەگە لەسەر ئاسی دەولیش قسە بکەی ئەمریکا و بەریتانیا و ئێران و ئەمانەش هێشتا نەگەیشتونەتە مەرحەلەیە کە ڕێ بکەن لەوەی کە بڵێن نەخشەی حکوومەتی داهاتووی عێراقی چۆن بێت ئێستا بڵێن سەفیری ئەمریکا گۆڕا بڵێن لەم فتری ڕابردوو و پێی ئەوەی کە قسەشەکرا کۆبنەوەی کراوە لە نێوانە سەفیری بەریتانیا و ئەمریکا و لەگەڵ بلاسکاردا کە چۆن بتواندرێت ئەم ئینسیتاتە سیاسی کە ئێستا لە عێراق هەیە وردە گۆڕانکاری تیا بکرێت و لەسەر ئاسی دەولیش سێرەکەی ئێستا مشکلەیەکی تر لە بینی ئێران و ئەمریکا ڕوویا و کە تەسەوڕەکەم ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان ناڕاستەخۆ کاریگەری ینی ئەمانە هەمووی کۆمەڵێک معادلاتی سیاسی ئیقلیمی نێودەوڵەتین کە ڕاستەخۆ و ناڕاستەخۆ کاریگەری لەسەر پرۆسی سیاسی عێراقا هەیە و سیناریۆکانیش با بڵێن وازەحان یاوەتانەیە کۆک ئەبن لەسەرەوەی کە هەمویان ڕێبکەون و مەسەلەی زۆرینە و ئەمانە نەمێنێت و تەوافقی سیاسی بگەڕێتەوە و دواتر حکوومەتێکی با بڵێن تا حدێک با بڵێن کە هەموو لایەنەکان لەسەری کۆک بن دروست بێت یان ئەوەتانێ ئەم سێ سەرۆکایەتێکی لە سینارۆکانی تر ئەم سێ سەرۆکایەتیە هەرسێ سەرۆکایەتێکە وەکو خۆی بمێنێتەوە تا هەڵبژارنی داهاتوو یاخۆ بڵێ هەڵبژارنێکی پێشوەختە بکرێت ئیتر دواتر ئەمانە وردە بەرەو حەلبن بڕەوەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لە نێوان لایەنە سیاسەکانە دەستخۆش دکتۆر تاجەندێ مخزم جەنابەت بڵێ دکتۆر سەلاحەدینانی ئەوەی کە دکتۆر تەها ئاماژەی پێدا کۆمەڵی سیناریۆ هاتە لە عێراقا کە ینی پێچێ لە داهاتوودا ڕوو بدەن بەڵام ینی ئەمانە جارێکی دیکار هیچی بەنادیاری دەمێنێتەوە چکە ئەما کێتەوە سەر جموجوڵی داهاتووی لایەنە سیاسەکان لە عێراقدا پێ دوایە ئەو سیناریۆنی کە لە داهاتووە لە عێراق ینی دێنە پێشەوە ڕووەدەن ینی کامیان زۆر لە پێشە بۆی کە ببێتە بەدیلێک و ببێتە دەرچەیەک بۆی کە عێراقیەکان و سەرجەم لایەنە سیاسیەکان بەرەو کرانەوە و بەرەو پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و بە تا ڕادەیەک و پاراستنی ئەو تەوافقی کە لە ڕابردوو هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان درێژە بکێشێت چکەوەی کە وەکو دکتۆر تەها ژەڵێ
زۆرینە ئەگەر باڵا دەستبێت لە عێراقدا بینیومانە پێشووترەگە زۆرینە باڵا دەست بووە عێراق بچە ئاخارێکا ڕۆیشتووە لە سەردەمی ڕژێمی سەدامە. لەگەڵ دکتۆر تەها ڕێک دەکەم بەڵام ئێمە چەند سیناریۆیەکمان لە بەردەمدا سیناریۆ یەکەم سیناریۆیەکی سیاسیە سەبارەت بە سیناریۆی سیاسی لە ڕاستیدا پرۆسی سیاسی لە عێراقی ئێمە ڕاهێناوە لەسەر ئەوەی کە هەمیشە لە دوای ساتە وەختەکان دەکرانەوە سیاسەکە ڕوودەدات واتە هەڵوێستەکان بە جێگیری چەسپاوی نامێنەوە بە تایبەتی زۆر لە کوتە سیاسیەکان لەسەر هەڵوێستی جێگەی چەسپای خۆیان نامێنەوەوانە بەردەوام لە دوای ساتە وەختەکان دەکرانەوەیەک ڕوویداوە. ئەوە شێکێکە لە سیناریوانەی کە زۆر ڕێی تێدەچێت ڕوودەدا ڕەنگە لە یەکێک لە ساتە وەختەکاندا ڕێک بکەون و هەمووشمان دەزانین کە ململانەیەک هەیە لەسەر دەسەڵات لەسەر وەزارەتەکان ئەوانەشە ئەو شتە سەرەکیانن کە هەن بۆیە ئەگەر یەک دوو لایەن ڕێک بکەون ئەوە لەوانەیە سیناریۆکی وە ڕوو بدەدات ناشبێت لە بیرمان بچێت کە ئێمە لە بەردەم ناکۆکی ماڵی شیع و ماڵی سنی ماڵی کوردیدان ئەگەر ماڵە کوردیەکان گەشت بێت ڕێککەوتنێکی دیاریکرا ڕەنگە کرانەوەکی سیاسی ڕووبدات کە ئێستا دەبینی وتوێژی گفتوگۆ ڕوودەدات لە نێوان لارادا لە نێوان نردوو حزبە کوردەکەتە هەماشی سەبارەت بە لایەنەشەکان لایەنەشەکانیش هەمووان دەزانن کە کێشەکە لە نێو چەند کوتلەیەکی سیاسی ماڵی شیعیدایە هەنێک کوتلە ڕەنگە لە نێوان خۆیاندا ڕێ بکەون چونکە هەندێک تێبینی بچووکیان بچووکەیە لەلایەن کوتلەی سەدریەوە بەرامبەر چەند کەسانی کەکو نووری مالکی ئەوانتر بۆیە ڕەنگە قۆناغەکە بگاتەوە ئاستا کەواتە بژاردەی سیاسی بژاردەیەکی بەردەستە پێشم وا بێت ئێستا فشاری شەقامی عێراقی و بارودۆخی نێودەوڵەتی و ئەو مەترسیە گەورانەی کە لە ئارادان ڕەنگە پاڵ بە هەندێک لە کوتلە سیاسیەکانەوە بنێن کە چارەسەرێک قوبڵ بکەن. سیناریۆی دووەم بریتێ لە دەستێوەردانی نێونەتەوەی واتە ڕەنگە نووسراوێکمانەتەوەی کردوەکانەوە پێ بگات وەکو لایەنێک بێتە ناوە بۆ چارەسەرکردنی ململانەی کە هەیە چارەسەرێک بێت کە هەموو لایەنەکان لەسەری ڕازی بن ئەوە شێکێکە لەو ئاراستانەی کە ڕەنگە پشتی پێ بەسرێت سیناریۆیان ئاراسی سێم ئەوەی کە دکتۆر تەها پێشنیاری کرد کە ئەویش ئەنجامدانی هەڵبژاردنە ئێمە خۆشمان دەزانین کە هەڵبژاردننی ئەنجامدان هەڵبژاردن بابەتێکی ئاسان نییە چونکە ئەنجامدان هەڵبژاردننی پێشوەختە زیان بەو لایەنانە دەگەیەنێت کە لە هەڵبژاردننی پێشوەختدا براوە بوون چکە بۆی ئاسان نیە پەنابەرین بۆ بژارێت چونکە دەبێت واقع بین هەڵبژاردنەکانی ئێستایان هەڵبژاردنەکانی ئەم دوایە کۆمەڵیشتی نوێی خستەوە بوونە دروستبوونی کوتلەی سەربەخۆ ڕاستە گەورە نین بەڵام بەراورد بە بەشداری سیاسی لە هەڵبژاردنەکانی پێشووتردا بە ڕێژێکی باش دادنێت ئەگەر هەڵبژاردنەکە دووبارە بکرێتەوە هەڵبژاردنێکی پێشوەختی دووبارە ئەنجام بدەینەوە ڕێژەیەکی زیاتر بەشداریان کرد ڕەنگە سەربەخۆکان دەنگی زیاتر بەدەست بهێنن و ئەوە شوا دەکات زۆر لە کوتلەکانی ئێستا زۆرێک لە امتیازەکانیان لەدەست بدەن بۆیە زۆرێک لە کوتلە سیاسیەکان لە بەرژەوەندیاندا نییە هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدرێت بۆیە چی دەکەن کار دەکەن بۆ ئەوەی کە پەنابەرن بۆ بەدیهێنانی چارەسەرێکی سیاسی بۆی دەستکەوتەکانە بپارێزن ئەمانە چارەسەرێکن جگەل لەو شتانەی تر کە دکتۆر تەها پێشنیاری کرد وەکو پەنابەرن بە شەقامی عێراقی شەقامی عێراقیش بۆ خۆی ئامڕازێکی فشارکردن بۆ سەر کوتلە سیاسی براوەکان دوای پەسەندکردنی بڕیاری ئاسایشی خۆراک ئێستا زۆرێک لە چینەکانی خەڵکی ئاسایی فەرمانبەران و فەرمانبەرانی گرێبەستە ئەوە بەدەستکەوتێک دادەنێنێت چونکە ئەوە شایستەیەکی سادەیە بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتە بۆی ئەوان پشتیوانی لەو یاسایە دەکەن و هیوایان پێیەتی بۆیە خەڵکی من حتا خۆم تێبینیم کرد کە هەندێک لە پەرلەمەنتارەکان کە دەیانویستە دانە بدەن لە یاساکە بەڵام کاتێک کە قسەیان دەکرد لەگەڵ خەڵکیدا ئەوان دەیانوت نەخێر هەرچەندە تێبینی هەبوو هەندێک کوتە سیاسیە بوون ناڕازی بوون کەواتە من ئێستا لە بەردەم کۆمەڵانێکی زۆری خەڵکی عێراقیدام کە پێویستیەکی زۆریان هەیە تەحەدیەکی تریشمان هەیە من ئەمڕۆ گۆڕاوی زۆری نێودەوڵەتیم هەیە
ئەمڕۆ جیهان مەترسی برسێتی لەسەر لە ماگەکانی داهاتوودا وەش واقعەکە نوێ عێراق کێشەی بێ بیابان بوون و وشکە ساڵی هەیە گۆڕانکاریەکانی ژینگە بڵێ تێکچوونەکە و شڵقانەکە لەسەر چەندین ئاستە قەیرانێکی جیهانی هەیە کەواتە من پێویستم بە توانەکانی خۆمە ئەگەر من لەم بارەدۆخەدا کە حکوومەت پێک نەهاتووە ئەوە ئەگەر قەیرانەکە گەورەتر بێت و وەداخرانی سیاسیش بەو شێوەیە هەبێت ئەوە ڕەنگە وا بکات خەڵکی بە میلیۆنان کەس بێنە دەرە بەسەر جادەکان و کە سیاسەکان ژێرێک بەوە دەکانم شۆڕشی تشرین زەنگی ئاگادارکردنەوە بوو بۆ زۆر لە کورد لە سیاسەکان هەمومان لە بیرمانە کە چی ڕوویدا کە زەنگی ئاگادارکردنەوە بوو بۆ کورد لە سیاسیەکان و تێبینیان کرد لەسەر ئەزی واقع وێ ڕاینەکۆکانی نێوانیان گۆڕاوێک لەسەر گۆڕەپانی عێراقی هەیە خەڵکی گەنجان هاتنە دەرەوە گەنجان گیانیان لە دەستدا نیشتیمانیان دەوێت گۆڕانیان دەوێت لەسەر ئاسی سیاسی چونکە ماندوو بوون بە درێژەیە 7 ساڵ و 8 ساڵی ڕابردوو ماندوو بوون گەیشتونەتە ئاسی تەقینەوە کورد لە سیاسەکانی ژەرگ بەوە دەکەن لەبەر ئەوە ئەگەر تێبینی بکەیت زۆرێک لەو کورد لە سیاسیانی کە بەشداریانکە لە پەسەندکردنی ئەم یاسایە هەوڵ دەدەن بە دەستکەوتێک بە خۆیان لە قەڵم بدەن ئەو بۆش بۆ ڕازیکردنی جەماوەری کورد لە سیاسیەکانە بۆ بەدەستێنانی پشتیوانی خەڵکە کەواتە من لە بەردەم تەحەدیەکی گەورەدام پێشم وابێت تەنانەت ئەو کوتلانێکی ئێستا لە ملمانێدان و قوبوڵ ناکەن سازش بکەن پێم وابێت بە شێوازێکی جیاواز گۆڕەپانی عێراقی دەخوێنەوە ئەو کوتلانەی کە ناڕاستی بوون لەسەر ئەو یاسایە زۆر بەداخەوە دەڵێم واقعێک دەبینین وەک ئەوەی کە لایەنێک براوە بێ لایەنێک دۆڕاو بێت بەڵ ڕاستی داوا نییە واقع ئەوەیە کە شتێک بکرێت لە خزمەتی هەوڵەتی عێراقی دابێت بەڵام ئەو کوتلانەیە کە ئێستا کە هەز دەکەن خزیێنراونەتە گۆشەیەکی دیاریکراوە هەوڵ دەدەن دووبارە پشتیوانی شەقام بەدەست بهێننەوە بۆیە ئەگەر ئاڵۆزی سیاسی زیاتر بێت ئەوە بەرپرسانی سیاسی ناچار دەبن دوو هێندە کۆشش بکەن بۆ ئەوەی کە دەریچەیەک بدۆزنەوە دەستخۆش دکتۆر سەلاحەدین سوپاس دەکەم دکتۆر تایانی ئەوەی کە هەیە و دکتۆریش ئاماژەی پێدا بە تایبەتی ئەنی مەسلەی شەقام و جەنابیشت پێشتر لە قسەکاندا هەر تیشکە خەسە سەر ینی لە چوارچێوەی ئەم هەموو ئاڵۆزەی کە هەیە و ئەم هەموو قەیرانی کە لە عێراقدا هەیە و ئەم هەموو ینی مەساتی کە ڕوبەڕووی هاوڵاتی عێراقیە بێتەوە پێ دوایە هیچ لایەنێک لە عێراقدا ئێستا باڵادەستی هەیە بەسەر جوڵاندنی شەقام یاخود نەخێر شەقام ئەگەر بجوڵەیە لە داهاتووە ئەوە خۆڕسکانەیە دەجوڵێت و دەشتوانێت گۆڕانکاری بکە بەسەر ئەم لایەنە سیاسیانەوە مەسلەی شەقام چییە ینی هەرێکە و بەپێی وەکو باسم کرد هەرێکە بەپێی بەرژەوەندی خۆی کارەکات ئێستا هیچ لایەنیشان بەرژەوەندەکان لەوەیان نییە کە ئێستا پەنابەر نەبەر ئەو مەسلەی شەقام و یاخو بڵێن شەقام بجوڵێن و وەکۆی کە چەند لە خولەکانی ڕابردووشە بڵێن کە خەڵکێکی زۆر هاتە سەر پەرلەمان و لە سەردەمی عادل عەبدولمەهدیشە بە هەمان شێوە ئەو سیناڕۆیە دووبارە بووە چونکە هەلومەرجی ئیقلیمی و نێودوڵەتی تا ئێستا چاوەڕێیە لەوەی کە لایەنە سیاسەکان چۆن ڕێگەکەون لەسەر بۆ چارەسەرکردنی ئەو کە بە عەرەبیەکەڵی ئەلئینسیتادە سیاسی واتە ئەو بڵێن چەقبەستووی کە لە پرۆسی سیاسی عێراقا هەیە لەبەرەوە تا ئێستا لایەنەکان بە تەواوەتی نەگەیشتونەتە قەناعەتێک کە چۆن بتوانن بەرژەوەندەکانیانی یەک بخەن و چۆن ڕوئیای خۆیان لەسەر داهاتووی عێراق بۆ پێکەنانی حکوومەت بە تەواوەتی هەموو لایەنەکان کۆک بن لەسەری ئەمە یەکێ لە مشکلەکانە لەبەرەوە بەنسبەت جوڵاندنی شەقام بکو وەرەقەیە کە ڕەنگە سەدر پەنای بۆ بەرێ ینی بۆی کە وردەوانی ئەو قووەتەی هەیە ینی بەسەر شەقامە وەکو باسم کرد ینی ئێستا ڕەنگە لە هەکبەی سەدرا نەبێت بەوەی کە بڵێن پەنابرێتە بەر ئەم وەرەقەیە لەوانەیە بتوانێت لەوانەیە بەو شێوە ڕێژەی بەشداری ینی هاوڵاتیان من بیر نەچێت لە ئەخیر پرۆسی دەنگدانە کە کەمتر لە 1920 بوو زۆربەی لایەنە عێراقیەکان پشت و پەنایان مەسلەی تەوژمی پۆپۆلیستیە ینی ئەو بڵێن پۆپۆلیستی کە لە ناو بڵێن خەڵکیە هەیە لەبەرەوە ئێستا خەڵک تا حدێک دامرکاوەتەوە و ئێستا شەقامی عێراقیان بەم مەسلەی ئاسایشی خۆراکە و یاسای ئاسایشی خۆراک مەشغوڵ کردووە و آخر توییتی سەدر ئەوە بوو کە داوای کردو پێشنیاری کردو کە لیژنەیەکی پەرلەمانی دروست کرێ بۆی بتوانێت ڕقیبی بەسەر جێبەجێکردنی یاساکە ینی ئەمە وەکو چۆنەڵی مەشغوڵکردنێکی شەقامە تا ئێستا تام حەدی ئێستا بەنسبەت ئەوەی کە ئایا
مەرجەکانی سەدر لە بەرامبەر لایەنەکان ئاسانە یان شتێکی بەسیتە من قەنەعەتم نییە بەسیت بێکە باز لەوە بکە و نابێت نووری مالێکی بەتەواوەتی لە پرۆسی سیاسی دوورکەوێتەوە نووری مالیشی قوتبێکە لە قوتبەکانی بڵێن ئەحزابی شیعی لە عێراقا و تاریخێکی هەیە و قەنەعەتیشم نییە ئەو لایەنانەی کە وەسەرۆیشی ئیتاری تەنسیقیشە مەسەلەن ئەو سەپەرشتی ئیتارەکەکە لەبەرەوە قەنەعەتم نییە یعنی بەو شێوە ئاسانە بێت کە مەسەلەن سەدر ئەوەی کە دایە ڕژە بەدەر لەوەی کە مەسەلەن تەوەجوهی سیاسەکەی ئەوەیە کە وابێت کە بڵێن زۆرینەی سیاسی لە عێراقا دروست بێ و حکومکە سەرباری ئەوەی شتێکی تریژەوەی تا ئێستا بەتەواوەتی کۆک نین ئایا با بڵێن شێوەی حکومڕانی یا بڵێن سەرۆک وەزیران لە عێراقا لە داهاتووە کێ ئەبێ و چۆن ئەبێ کەسێکی با بڵێن سەربەخۆ بێ یا تەکنۆکراتە بێ یا سەر بە لایەنێکی دیاریکراوە بێت حزبی بێت حزبی نەبێت یعنی بەتەواوەتی ئەو ینی قەنەعاتە لای هەمویان دروست نەبووە فترەیە اقتراح کراکە وا بزانم ئامۆزایەکی سەدر خۆی بوو کە لە لەندەن بگەڕێتەوە بکرێتە سەرۆک وەزیران و ئەوانە تا حدێک وەکو با بڵێن کرانەوەیەکی سیاسی دروست بوو لە نێوان لایەنە بەڵام کێشەکە تەنیا ئەوە نییە وەکو باسم کرد ینی سەدر ئەوێت فەلسفەی سیاسی لە عێراقا بگۆڕێ کە ئەمە خەتەرە بەنسبەت کوردیشەوە خەتەرە و بەنسبەت زۆربەی عامی کۆمەڵانی خەڵکی عێراقیش هەر خەتەرە چونکە تۆ ئەو کاتە وردە ئیتر باڵادەستی تەنیا بۆ لایەنێکە گەڕێتەوە لەوانەیە تاگڕەوی دروستە بێ احتیمالە دیکتاتوری دروست بێ نازانم ئیتر احتیمالەکان زۆرن لەبەرەوە ئەو تەوەجوهە سیاسەت تەوەجوهێکی خراپە و لایەنەکانیش وەکو باسم کرد لەو پێشاتانە و لەو دەرەنجامانە مەسەن ئەترسن کە لە چەند ساڵی داهاتووە دەرەکەوێت باش ینی ئێستا دوای چەند مانگ یانەوە تا حکوومەتی عراقی پێک نهاتوو ینی مەترسێکی شەبوو لەسەرەوەی کە بۆ نمونە ئەنجومەنی نوێنەران کە سەرۆکایەتێکی دیاریکرابوو بە تایبەتی لە نێو ماڵی سونەکان کە پێشتر تەبابوون ناکۆشیێک دروست بوو کە ئەوانی ژیانی بیانەوێ محەممەد حەلبوسی لە پۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لابەرن ینی کەواتە هیچ یەک لە جومگە ئەساسیەکانی ئەم وڵاتە کە یەکیشان لەوانە ئەنجومەنی نوێنەرانە ئەویش بە تەواوەتی ینی دەڵەمەیە و جێ خۆی نەگرتووە کەواتە مەترسی شەیە لەسەرەوەی کە ئەنجومەنی نوێنەران ڕاستەکە قساکرێت لەسەر هەڵۆشانەوەی بە تایبەتی لەسەر هەڵۆشانەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران دکتۆر شیوە ئەبێ لە ڕووی یاساییەوە مشکلەکە ئەوەیە تا ئێستا لەبەرەوەی کە لایەنەکان ڕێنەکەوتن چووکەوە تۆ بەپێی قانون و بەپێی دەستور تۆ ئەوایە دوای تشکیلکردنی با بڵێن ئەنجومەنی نوێنەران دوای مانگی سەر کۆمار و دواتر حکوومەت تشکیل بکرێت تا ئێستامانە هیچی بەپێی دەستور تەمان بەپێی قانونی عراقی تا ئێستامانە هیچی ڕووی نەیەوە و حکوومەتی ئێستاش حکوومەتی کاربڕەکەرە ناتوانێت بڵێن قوانین تەشریعکە ناتوانێت زۆر دەسەڵات هەیە لی سندراوەتەوە آخر شد ئەوە بوو کە ئەم قانونە بوو نەیان هێش لە حکوومەتەوە بڵێن اقتراح کرێت بڵێن ئەوە بۆ لە ئەنجومەنی نوێنەران اقتراح کرا لەبەرەوە ئەمانە هەمووی کێشن و ئەڕا زۆرە لەسەر مەسەلەی ئەوەی کە ئایا چۆن با بڵێن ئەنجومەنی نوێنەران هەڵوەشێنرێتەوە یاخود ئایا لە دەسەڵاتی زیاتر تەوەجوهەکە بەسەر ئەوەیە کە دادگای فیدراڵی خۆی تر بڕیار بە لەسەر ئەوەی کە ئەنجومەنی نوێنەران بەردەوام بێت یاخود بڵێن دەرچەیەکی قانونی بدۆزێتەوە دەستوری قانونی بدۆزێتەوە کە بتوانرێت بڵێن ڕێگایەک بێ بۆی کە ئایا ئەنجومەنی نوێنەران بمێنێتەوە یاخود هەڵبۆشێنرێتەوە دوای ئەوەش هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی نوێنەران بەبێ چارەسەرکردن یاخود گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکان هیچ مەفعولیشی نییە چونکە عینەن ئەو با بڵێن خەریتەیە دروستە بێتەوە هینەن ئەو نەهێنێتەوە بڕوان ناکەم گۆڕانکاری دروست بێتەوە لەبەرەوە ئەبێت ینی گۆڕانکاریکیش یاخود بڵێن قانونی انتخابات یاسای هەڵبژاردنەکان وردە گۆڕانکاری تیا دروست بێت بە تەوافق لە نێوان هەموو لایەنەکانە ئەگەر نیەت هەبێ و تەسەوڕەکەم ئێستا نیەتی زۆربەی زۆری لایەنە سیاسەکان بەرەو ئوتیجاها ڕوات یعنی هەتاکو ئەمڕۆ تەسریحی ئاەت علاوین خوێندەوە ئەویش بە هەمان شێوە اقتراحی ئەوە کە گەربێت و هیچ ڕێگە چارەیەکی تر نەمێنێت بۆی کە لایەنەکان لە یەک نزیک بوونەوە تەوەجوهەکە بەرەو ئەو بڕوات کە ئەنجومەنی نوێنەران هەڵوەشێنرێتەوە و بڵێن هەڵبژاردنێکی پێشوەختە ئەنجام بدرێت. دەستخۆش دکتۆر تا دکتۆر سەلاحەدینانی مەسلەی پێشتر جەناب داماژت بە مەسلەی نەتەوەیەگرتوەکان کرد بە تایبەتی ئێمە بینین کێسە بلاسخارد نوێنەری ئەمیشەی نەتەوەیەگرتوەکانە لە عێراق و زۆر جار ڕۆڵی هەیە لە کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە تا ڕادەیەک توانی لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ بە نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان و تاوەکو ێستا کۆبوونەوەیشی لە نێوانیاندا ساز کردو بڕیاری شەکۆبوونەوەیشی دیکە بە ئامادەبوونی ئەو لە نێوان سەرجەم لایەنەکان بکرێت بۆ عێراق بە تایبەتی بۆ لایەنە سیاسیەکانی عێراق سونە شیعە و کوردیشی لەگەڵا بێت تا چەنە نوێنەرایەتی نەتەوەیەگرتوەکان و خودی بلاسخارد ئەتوانێت سەرکەوتوو بێ لەوەی کە دەرچەیەکی
یاسایی و سیاسی و دەستوری بدۆزێتەوە بۆ لایەنە سیاسیەکانی عێراق و ڕزگاریان کە لەمەی کە هەیە کە ئێستا سەرجەم عێراقەکان پێوەی گرفتارن. لە ڕاستی دەبلاسخار چاوی بە هەموو لایەنە سیاسیەکان کەوتووە چەندین گەشتیشی ئەنجام داوەوە چاوی بە کورد لە سیاسیەکانیش کەوتووە لەبەر ئەوە لە دوایین کۆبوونەوەی نێوان باڵوێزی ئەمریکی و بەریتانی دەبووە کرانەوەیەک ڕوو بدات دەستی وەردانەکەی ئەوانیش مەرجێکی هەیە ئەویش ئەوەیە کە ئەمریکا ئەڵقەی پەیوەندیە لە نێوان لایەنەکاندا بۆی کە تێڕوانەکان نزیک بکاتەوە لە یەکتری ئێستا گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکاندا دەتوانین بڵین هەموو کون و قشمنەکانی گرتوتەوە پێشما بە بلاسخار ئێستا لەگەڵ باڵوێزی ئەمریکی و بەریتانیدا و بە تێڕوانە و تێگەیشتنی خۆی بە واقعی عێراقی و پەیوەندیانەکە لەگەڵ لایەنە سیاسیەکان هێتی ڕەنگە تێڕوانینێک دروست ببێت بۆ دۆزینەوەی خاڵێکی هاوبەشی و پێشکەشکردنی دەست پێشخەریەک ئەو دەست پێشخەریە کار دەکات بۆ نزیکردنەوەی تێڕوانین و گۆشەنیگاکان ڕادەی سەرکەوتنی ئەو دەست پێشخەریە و سەرنەکەوتنی پشت دەبەسێت بە خوتی کورد لە سیاسیەکان ئایا کورد لە سیاسیەکان جێگرەوەی تریان هەیە جگە لەو دەست پێشخەریە یا لەو نێوەنگیریە هەر وەکو دکتۆر تەحاوتی منیش خۆم وتم ئێستا چارەسەرەکان زۆر نینی یان پەرلەمان هەڵەبەشێنیتەوە یاخۆت ڕێک دەکەون یاخۆت ئەو دەست پێشخەری هیچ چارەسەرێکی تر نیە هەڵبەشانەوەی پەرلەمان وەکو وتمان لە بەرژەمەتی هەندێک لە کورد لە سیاسیەکان نییە و دەچینە ناوی گێژاوێکی ترەوە و حکوومەتی کاربڕەکە دەمێنێتەوە و هەڵبژاردن دووبارە دەبێتەوە ساختەکاری کراوە نەکرا و هەمان گێژاو کرانەوەی سیاسی چەند مانگێ کە کار دەکەن و کۆ دەبن و ناگەنە ڕێککەوتنێک بۆیە پێم وات بوونی لایەنێکی سێم کە بریتێنێتە وێگرتوەکان ئەو کات بابەتەکە چوارچەوێکی نەدەوڵەتی لە خۆ دەکرێت ڕەنگە وا بکات لایەنە سیاسیەکان ئەوە بە هەند وەربگرن کە پرسەکە گەورە بۆ پێویستە چارەسەرێکی واقعی کردارەکیانە بدۆزنەوە پێم وایە بەجێنی بەلاسخەرکان لەسەرەوە دەکاتەوە وشی لە تواناییدا بۆ کردوێتی هەر چەندە لەلایەن هەموو ئەو کورتلانەوە ڕخنەی زۆری لێگیرەوە بۆ هەی لە دوانەکانیەوە لەم لەولا ڕخنەی لێگیرەوە بەڵام ئەوە لە کۆتایی دەنێڕێن تۆی کردوەکانەوە ئەرکی سەرشانیەتی کە کار بکات بۆ نزیکردنەوەی تێڕوانینەکان و کارکردن بۆ ئەوەی کە وڵات بگاتە کەناری ئارامی تەنانەت ئەگەر ئەو دەست پێشخەریەش قبول نەکرا ئەوە ئەو پاساوی کورد لە سیاسیەکان نەهێڵێت و دەڵەوەی کە لە سەرشانم بۆ کردومە کێشەکە گەشتی خۆتانە ئەو دەست پێشخەریەشی کە دەبێت ڕەنگە هەندێک کورد لە سیاسیەکان ناڕازی بن خۆ ئەگە دەست پێشخەریش نەبێ هەوڵ دەدات تێڕوانینەکانە لەکتری نزیک بکاتەوە ئەوە تا لە هەرێمی کوردستان لەگەر کورد لە شیعیەکانەوە تەنانەت سەردانی سەرکردەکانی حەشی شابی کرد و چاوی بە سەرکردایەتی ڕاستەقینەکەیان کەوت و کە خاوەنتوانە و ئیمکانەتن لەسەر ئەرزی واقع بۆیە عێراق قۆناغێکی مەترسیدارتایە و نەتەوەی گرتوەکان بە شێوەیەکی زیاتر فشار دەکات وڵاتە هەرێمیەکانیش بە هەماشێوە وڵاتە هەرێمیەکانیش لە بەرژەوەندیاندا کرانەوەی سیاسی ڕوو بدات بۆیە پێم وایە هەندێک لە وڵاتانە وردە وردە هەوڵ دەدان فشارێک دەکەن بۆ ئەوەی کە بگەنە چارەسەرێک چکە کەرواقعی عێراقی بەم شێوەیە بمێنێتەوە و پێکدادان ڕوو بدات لە گۆڕپانی سیاسی عێراقیدا ئەوە بە جۆرە لە جۆرەکان زیان بە بەرژەوەندی وڵاتان دراوسێت دەکەنێت و زیان بە واقعی ئابووری و بازرگانی و دەگەینێت و لایەنە تونڕەوەکان دووبارە سەر دەدانەوە دەرەنجامەکان لێکەوتەکان زۆر و گەورە دەبن بۆیە قەناعەتێک هەیە لە ئێستادا بۆ شێوەی خۆشمەردە کۆمەڵی یاریزانی سەرەکی هەن لە عێراق کە ئەوانش ئێرانی و تورکی و کەندا و ئەمریکی و بەریتانی ئەمانە وڵاتان ئەم وڵاتان هەمان پەرژەوندیانە بەڵام ئەوانش ئەمڕۆ فشارەکان کەمتر کردوێتەوە لە چاوجاراندا چونکە لە بەرژەوەندیاندا کرانەوەی سیاسی ڕوودادا چونکەمانەوەی بارودۆ بەم شێوەی ئێستا کاریگەریەکی نەرێنیت بۆ خودی ئەو وڵاتانە دەبێت دەگە بەردەوام بێت لەبەر ئەوە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوودا دەست پێشخەریەک هەبێ یان بلاسخار نێوەنگیریەک بکاتە ڕەنگە بگاتە ئەنجامێک پشت بخوا ئەو مەسلەی ئێران و ئەمریکا کە جەنابەت ئاماژەت پێدا کاریگەریانێ لەسەر دۆخی عێراق تا چەندە لە ئێسادا ناکۆشیەکانی ئەو دوو وڵاتە بە تایبەتی لەسەر مەلەفی ئەتۆمی ئێران کە تا ڕادێک دوورکەوتنەوە هەیە و تا ڕادێک لێکترازانیش هەیە
ینی سەبارەت بە مەسەلەی ئەتۆمیە وڵاتە بۆ گەیشتن بەڕێکەوتن ئەم دوورکەوتنەوەی ئەو دوو لایەنە کاریگەری ینی خراپی هەیە لەسەر دۆخی عێراقەوە تا ڕادەیەگەوان وای کردو فشارەکانیان کەم بێ لەسەر لایەنە سیاسیەکان و ئەو لایەنانی کە لیان و نزیکن بۆی کە دۆخی عێراق بەرەو کرانەوە بەرن. السؤال كان موجه. بەڵێ مەبەستم ئەوەیە دکتۆر ینی ئێستا دوورکەوتنەوەی نێوان ئەمریکا و ئێران بە تایبەتی لەسەر مەلەفی ئەتۆمی کە تا ڕادەیەک پێشتر دەیانیوز ڕێک بکەون لەسەری بەڵام ئێستا دوورکەوتنەوە هەیە لە نێوانیانە ئەم دوورکەوتنەوەی کاریگەری هەیە لەسەر دۆخی عێراق چونکە پێشتر ئەم دوولایەنە ینی بەرژۆندەکانی خۆیانە پارازە عێراق و دەیانویست ینی لایەنە سیاسەکان بگەێنە ڕێکەوتنێک ئێستا ئەوان فشارەکانیان کەمە لەسەر ینی لایەنەکانی عێراق و هەروە ئەو کەسانی کە نزیکن لیانەوە پێ دوایە بە دوورکەوتنەوەی ئەوان لە ڕێکەوتنیان لە مەلەفی ئەتۆمی دۆخی عێراق هەروە دەمێنێتەوە. بێگومان هەر کێشێک لە دۆسیەی ئەتۆمی ڕووبدات ڕنگدانەوەی لەسەر بارودۆخی سیاسی عێراقی دەبێت بەداخەوە ئەمڕۆ عێراق بووەتە گۆڕەپانێک بۆ یەکلایکردنەوەی حسابات سیاسی لە نێوان لایەنەکانەوە ناتوانین کوڵی بکەین بۆیە هەر کێشێک لە دۆسی ئەتۆمیدا ڕوو بدات عێراق دەگۆڕێت بۆ گۆڕەپانێکی سیاسی بۆ فشارخستنە سەر ئەمریکا ڕاستە کورتە سیاسیەکان ڕازی نین کە عێراق ببێتە ئەو گۆڕەپانە بەڵام واقع ئەوەیە کە ئێمە دەیبینین و دیمەنەکە ئاڵۆستر دەبێت و لایەنەکان لایەن دەرەکیەکان لایەنەکانی تر فشار دەخەنە سەر ئەو بنکە ئەمریکانی کە لە عێراقن بۆیە عێراق بۆتە تەوەرێک لە ململانەی نێودەوڵەتیدا بەداخەوە ئەوەش ئەو شتەیە کە نامانەوە ڕوودات بەڵام کورتە سیاسیەکان ئەمڕۆ چۆن کار دەکەن بۆ کار دەکەن بۆ ئەوەی کە وڵات دوور بێت لەو کاریگەریانەوە ئێمە ئەمڕۆ پێشمان بەوەیە کە کورتە سیاسیەکان هەر هەمویان و دوور بێت لە ناکۆکیە سیاسیانە دەوڵەتیەکان لە ماوەی دواییدا عێراق هەوڵێدا تێڕوانینەکان نزیک بکاتەوە لە نێوان ئێران و سعودیەدا هەوڵی دەدا نێوەنکارێک یان نێو بژیوانێک بێت بۆی کە عێراق نەبێتە گۆڕەپانێک بۆ ململانەی ئەو وڵاتان بەڵام ئەگەر واقع واڵێ ئەگەر دۆسی ئەتۆمی ئاڵۆز بێت و بە جۆرێک لە جۆرەکان بشکشەکان کاریگەری خراپی لەسەر واقعی سیاسی عێراقی دەبێت و شتێک ئاواتی بۆ ناخوازیین لەبەرەوە کاتێک کە حکوومەتێکی نیشتیمانی پێک دێت کە کار دەکات بۆ بەدیهێنان پارتی بەشەوندەکانی وڵات و مامەڵە دەکات لەگەڵ لایەنەکانی تردا ئەوە دەتوانێت ڕێگەل و دەستی وەردانانە بگرێت لە هەرلایەنێکەوە بێت چونکە دەبێت سەروەری وڵات لەسەر و هەموو شتێکەوە بێت گەلی عێراقیش ئەوەی دەوێت بۆی کە ئێمە نەبینە قوربانی ململانەی نێودەوڵەتی و بۆی گەلی عێراقی چیتر باجی ئەو ململایانە نەدات چونکە وڵات گەیشتووەتە قۆناغێک کە خوێنی زۆری تیا ڕۆشتووە ماندووە و زیانی ئابووریمان پێگەیشتووە و وێرانکاریەکی گەورە لە وڵاتدا هەیە دووا کەوتین و هەمووانی شایەتی لەو حاڵەت بۆ حاڵەتە دەدەن وڵاتانی دراوسێش بۆ خۆیان کە ململانە دەکەن لە عێراقدا لە بواری ئابووری و سیاسیدا بەرەو پێشکەوتنێکی گەورە دەچێن و خۆبڵ ناکەن کە دەست لە کاروباریان و بدات بەڵام ئەوان دەست لە کاروباری ئێمە دەدات بۆیە پێویستە حکوومەتەکەمان بەهێز بێت ڕێگە بگرێت لە هەموو جۆرە دەستێوەردانێک ناکەر ئێران بەڵکو تورکیا وڵاتەکانی تر بۆی کە عێراق نابێتە وێزگەیەک بۆ هیچ کامێک لە وڵاتانە. دەست خۆش دکتۆر سەلاحەدین دکتۆر تا مەسەلەی لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان پێشتر چکە بەڕاستی کورد تاوانبارەکرا بۆی کە نێو ماڵی شیعی پەرد کردووە کورد بەشێکە لەوەی کە دۆخی چەک بەستووی عێراق بۆ ئاراسەیە بێ کە هەمومان بینیمان ئێستا لێک نزیکبوونەوە هەیە ئەگەر کورد بەم ئاراستەیە نزیکبوونەوەکەی هەبێت و بە کۆدەنگی بچێتە بەغدا پێ دوایە ینی کرانەوە ڕۆدا لە داهاتوە وەکو دوا پرسیار بۆ بەڕێزە وڵا بە تەشید یعنی ئەگەر با بڵێن کورد بێک وەرەقی ئیشکردن بچێتە بەغا و هەدەفەکان هەمووی تەوحید بکرێت یا جا بکرێتەوە یان با بڵێن هەمووی لەسەری کۆک بن هەموو لایەنەکان مەبەستمەوەیە بە تەشید یعنی تەسیراتی و کاریگەریکی زۆری ئیجابیە بێ بەسەر ئەو پرۆسی سیاسی لە عێراق بەڵام یەک نقطەی تر هەیە کە باس لە ئەمریکا و ئێران کە خۆی کێشەکە لەوەیە هاوکێشەکان کاتێک کە خەلەلێکە کەوێتە یا کێشەیەکە کەوێتە لە نێوان بەرژەوەندەکان لە نێوان ئەو دوو لایەنە هەر یەکە و وەرقی زەختی خۆی هەیە ئێران عێراق
عراقي بە وەرەقەیەکی زەخت هەیە مەسەلەن حیزب اللای لوبنانی هەیە مەسەلەن لە یەمەن هەیەی مەسەلەن لە میلیشیاکانی سەر بە با بڵێن ئێران خۆی لە ناو عێراق هەیەی داعش مەسەلەن تێکچوونی ئەمن و ئاسایشی ئەم مانتیقەیە لە بەرژەوەندی جەلهێزەکان نییە ئێستا ئەمریکا خاصەتەن لە ململاندەیەکی زۆر توندە لەگەڵ رووسیا لەبەرەوە ئەمانە هەمووی کۆمەڵێک کێشەی زۆر گەورن لە عێراقا کە هەیە و هەریەکە لەو وڵاتانەی تورکیا بە هەمان شێوە کە زیاد لە 30 کیلومتر هاتوۆتە ناوە لە باشێقا با بڵێن بنکەی هەیە بنکەی سەربازی هەیە لە مانتیقەکانی تر علاکولین لە سووریا بە هەمان شێوە یعنی ئەمانە هەمووی کێشەن کە لە مانتیقا هەیە ئەمریکاش ئێستا مەژبوڵی کەیسێکی زۆر گەورەترێکە بگەڕێنەوە سەرەوەی کە کورد ئایا ئەتوانێت وەرەقەیەکی با بڵێن ئیجابی بێ بەتەئکید ئەتوانێت بەس بە مەرجێک با بڵێن هەموو لایەنەکان کۆک بن لەسەر ئەو خاڵانەی کە هاوبەشە لە بەغدا لە مەسلەی نەوتە لە مەسلەی غازە لە مەسلەی سەر کۆمارە لە مەسلەی هەڵبژانی داهاتووی بڵێن کوردستانە لە مەسلەی پۆستەکانی کوردستانە ئەمە تۆ پۆستی سەرۆگۆزیران بگرە ئەمە پۆستی سەرۆکی هەرێم بگرە پۆستی هەموو پۆستانەی کە لە پێشتر باس کراوە و حکوومەتی پێ تەشکیل کراوە ئەمانە هەمووی وەرەقەی ئیشکردن و کارە لە نێوان هێز و لایەنە سیاسەکان ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتدا تەمان بە دەرەجە یەکەمیشی و پارتی لەبەرەوە بەنسبەت بەغاشەوە بە هەمان شێوە ئەگەر بێت و ئەو وەرەقەیە وەرەقەیەشی کارکردنی هاوبەش بێ بە تەئکید کاریگەری بێت لەسەر پرۆسی سیاسی یاخوبا بڵێن لایەنە شیعەکان وردەوردە ئەوانیش ڕەنگە کەونەوەی کە کۆدەنگیەک دروستکەن لە نێوان خۆیانە سونەکانیش بە هەمان شێوە ئەمە ینی نەتیجەکانی بەرەو تەسەوڕەکەم نەتیجەیەکی زۆر ئیجابی بەڵام بە مەرجێک ڕێکەوتن هەبێت لە نێوان لایەنە سیاسی هەمووشی گرێدراوی یەکە ینی هەم لە عێراقا و هەم دەوڵەتانی ئیقلیم دەوڵەتانی نێودەوڵەتی بڵێن لایەنە سیاسەکان لە کوردستانە لایەنە سیاسەکان سونەکان شیعەکان لە کەمینەکان کەمینە ئاینەکان کەمینە نەتەوەیەکان کە لە عێراقا هەن ئەمانە هەمووی کۆمەڵێک با بڵێن بابەتی زۆر گرنگن کە هاوبەشن لە پرۆسی سیاسی عێراقا و پێشتری لەسەر ئەوە ڕاهاتوون کە هەمویان بە تەوافقی سیاسی وڵات بەڕێوە بن و بەشدار من لە حکوومەتە بەڵام ئەگەر ئەمە تێک بچێت دڵنیام لەوەی کە بەرژەوەندی ئەو لایەنانەی کە بڵێن بەو شێوازە کە هێز و کاریگەریان نێ بەرژەوەندەکان ئەوانە پاشەکشیەکان ڕەنگە حەق و مافی کورد وردەوردە پاشەکشێ بکە لە زۆر مەسائلی تریش هەیە نەسۆش دکتۆر تا سوپاس دەکەم بەڵێ دکتۆر سەلاحەدین دواپیامی خۆت بگێنە لە ماوەی کەمتر لە یەخولەکە سوپاس دەکەم لە ڕاستیدا پەیامی من بۆ هەموو لایەنە سیاسەکانەوەی کە بەرژەوەندی عێراق و گەل دەبێت لەسەر و بەرژەوەندی هەر لەسەر هەموو بەرژەوەندیەکانەوە بێت چونکە ئەمڕۆ گەلی عێراق چاوی لەسەرتانە جێ پەنجەتان لە مێژوو بەچێ بێڵم بۆی کە مێژوو بە باشە باستان بکات ئیتر بەسە ململانێ با عێراق لەسەر هەموو بەرژەوەندیەکانی ترەوە بێت بەڵێ سوپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکان دکتۆر سەلاحەدین عەرەبی مامۆستای زانکۆ کەسایەتی عەرەبی سونە کە ڕاستەوخۆ لە سودەکانمان لە شاری کەرکوک لەگەڵمان بووی سوپاس بۆ برای بەڕێزمان دکتۆر تا محەممەدین ئەندامی خولی پێشوێن انجومەنی نوێران کە لە سودەکانمان سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ